بەڕێزان بەناوی خۆی گەورە و میهرەبان ئەم کاتەوە کاتێکتان شاد و کامەران بێ. بەڕێزان لە ماوەی یەک دوو ڕۆژی ڕابردووە گۆڕانکاریەکی زۆر لە ناو حکوومەتی بەریتانیادا ڕووی داوە بە دەستنیشانکردنی دەیڤید کامێرۆن بە وەزیری دەرەوەی بەریتانیا کە پێش چەند ساڵێک لە کاتی دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا بۆ خۆی سەرۆکوەزیرانی بەریتانیا بووە، هەروەها دەرکردن و لابردنی سۆیلا برێڤمان لە وەزیری هۆمۆفیز واتە وەزیری داخلیە ناوخۆی بەریتانیا و جێنشینکردنی بە کەسێکی تر، هەموو ئەمانە بۆ هۆی ئەوەی کە زەجەیەکی ئەلامی و زەجەیەکی ڕاگەیاندن لە ناوخۆی بەریتانیا دروست بێ. و ئێمەش وەکو ڕەوەندی کوردی لێرە لە بەریتانیا بە تایبەتتر وەکو ئەوانەی کە لە بواری سۆشیەل میدیا چالاکن و ڕۆژانە قساکەن، هەر کەسێک و لە پەیجی خۆیەوە یا لە کەناڵی خۆیەوە لە میدیای خۆیەوە بە جۆرێک ئەم بابەتەی شەنوکەن کردەوە، بە جۆرێک ئەم بابەتەی باس کرد. هەندێک لەو بەڕێزانە بەداخەوە کە زۆر پەلەیان کرد وەکو هەواڵێکی زۆر مژدەبەخش پێشکەشی پەنابەریانیان کرد کە سۆیلا برێڤمان لە وەزیری هۆمۆفیسی بەریتانیا نەماوە، ئیتر دەرگای سنوورەکان دەکرێنەوە لە بەریتانیا، خەڵک بە ئارەزوی خۆی ئەتوانێت بێتە ناو بەریتانیا، خەڵک بە ئارەزوی خۆی ئەتوانێت داوای مافی پەنابەری بکە، مافی پەنابەری بەلێ شاو ئەڕژێ بەسەر خەڵکە، ئیتر پەنابەر هەمووی ئەوانەی کە لە ئوتێلەکانە ڕزگاریان نەبێ، ئیتر ئەوەی کە جوابی بۆ نەهاتوە هەمووی خەڵک جواب وەرەگرێ. بەڵام من یەک تێبینی گرنگمدا دروست بووە، پێچەوانەی هەموو ئەو برادرانەی کە بەو شێوازە ڕکلامیان کرد و بەو شێوازە بانگوازیان کرد، من بۆچوونی من جیاوازە لەگەڵ ئەوانە. باشە من بە بۆچوونی من وایە سیاسەتی خارجی واتە سیاسەتی دەرەوەی بەریتانیا و سیاسەتی ناوخۆی بەریتانیا بە هیچ جۆرێک بە گۆڕانی دەموچاوێک یا بەلابردنی وەزیرێکی ناوخۆی هۆمۆفیز بەدانانی و کەسێکی تر لە جێگەی و بەدانانی کەسێک لە جێگەی وەزیری دەرەوەدا و هێنانی دەیڤید کامێرۆن سەرۆکوەزیرانی پێشووتر دیسان بۆ ناو گۆڕەپانی سیاسی لە بەریتانیا نابێتە هۆی ئەوەی کە لە سیاسەتی تەعاملکردن لەگەڵ پەنابەرانە یا سیاسەتی خارجیکردن لەگەڵ گفتوگۆی خارجی لەگەڵ وڵاتانی دراوسی یا لە وڵاتانی ترا گۆڕانکاریەکی ئەوتۆڕوو نادات. بگرە بە پێچەوانەوە من بیرەکەمەوە زۆربەی ئەگەر لەلایەنی پەنابەریەوە ئێمە سەیرکەین زۆربەی ئەوانەی کە ئیقامەیان وەرگرتووە لە سەردەمی ڕەشی سوناک وەریان گرتووە، لە سەردەمی تۆنی بلێر ئەوانەی کە زۆر کۆن شایەتی بۆ ئەم حاڵەدەن ئەوان زۆربیان ئیقامەیان وەرگرتووە. واتە ئەو زەجە ئەلامیەی کە لە سەردەمی سۆیلا برێڤمانە دروست بووە ئەتوانم بڵێم تەنها زەجەیەکی ئەلامیە و بۆ ڕازیکردنی دەنگدەرانی ناوخۆی بەریتانیا و بەڵکو ئەگەر ببێتە لایەنی ئەکشن و لایەنی ئەوەی کە بە ڕاستی لەناو ڕووداوەکانە چیڕوەدا بەڕاستی ئەوەیە کە بە قازانجی پەنابەر شکاوەتەوە، خەڵکێکی زۆر زۆر هاتوۆتە بەریتانیا و خەڵکێکی زۆر زۆر ئیقامەی وەرگرتووە و خەڵکێکی زۆر زۆر سەدان و هەزاران خەڵک لەناو ئوتێلی 5 ئەستێرەیایە و خزمەتێکی باشی پەنابەران ئەکرێ. ئەمانە هەمووی لە سەردەمی ئەو بەڕێزا ڕووی داوە. بەڵام ئێستا ئایا بەنەمانی ئەم دیسان سیاسەتەکان چی لێ، دیسان گۆڕانکاریەکان بەکوێ ئەچێ، ئەمانە هەمووی پەیوەست نییە بە شەخسێکەوە، کەواتە ئەگەڕێنەوە بۆ خاڵی یەکەمی قسەکەمان کە وتمان ئەو بڕیارانەی کە لە ناو وەزارەتی ناوخۆی بەریتانی هۆمۆفیز یا وەزارەتی خارجی بەریتانی یا لە ناو لۆکەڵ گەڤەمەنتەکان یا حکوومەتە ناوخۆیەکانی بەریتانیا دەرئەچێ بڕیاری تاکە کەسی نییە. ئەمە وڵاتی یاسایە، وڵاتی قانونە، 100 نەفەری لێزان و بلیمەت ئەیبەن بڕێوە، لە پشتەوە تیمی حکوومەت هەیە، لە پشتەوە تیمی بنەماڵەی شاژن و پاشا هەیەمان ئەیبەن بڕێوە. یعنی ئێستا سەیری کە وڵاتی بەریتانیا لە ئێستاوە سیاسەتی بۆ 100 ساڵی کە داناوە، سیاسەتی داخلیە، سیاسەتی خارجیە و بچۆنەتی پەیوەندیکردنە و هەڵسوکەوتنە و گۆڕانکاریەکان ناوچەکە، ئەمانە هەمووی پەیوەست نییە بەوەی کە جەبار شێخانی وەزیری تەندروستیە سبەینی ئەم لە سەر وەزیری تەندروستی لا ئەبرێ گۆڕانکاریەکی گەورە لە سێکتەری تەندروستیان ڕۆدا، خەڵک خۆشبەختە بێ یا خەڵک ناخۆشبەختە بێ، خەڵک لایەنی مادی یا ئابووری خەڵک خراپە بێ، ئەمە ئەوە ناگەیەنێ. ئەم هەڵاوسانە ئابووری کە ئێستا ئێوە لە بەریتانیا ئەیبینن کە نرخی شت و قات و سێقات گران بووە، نرخی گازوایی لە نرخی خواردەمەنیە، سوتەمەنیە، تەواوی پێداویستەکانی ژیانی مرۆڤە کە گران بووە، دڵنیاتان ئەکەمەوە سیاسەتی حکوومەتی بەریتانیا خۆیەتی. بەڕێزان سیاسەتی حکوومەتی بریتانیا خۆیەتی حکوومەتی بریتانیا بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەتوانن بەهای پاوەندی بریتانیا دۆلاری ئەمریکی وەها لێ بکەن
عقل تصوري نكا بلان بوشي خوان وها تعامل كان اما او تيما كلا بشتي حكومتي بريطانيا وياري دري حكومتي بريطانيا ولا سوشيال ميديا ولا ميديا درنا كون او نزاتر بورن اتوان زیاتر وڵامی ئەو پرسیارە بدەنەوە. بۆیە من ڤیدیۆکە درێژ ناکەمەوە تەنها بۆ ئەو بوو بۆ ئێوەی عزیز و خۆشەویستی ڕابگەێنم کە بە گۆڕانکاری وەلابردنی دەموچاوێک لە وەزیری ناوخۆ یا وەزیری هۆمۆفیز یا وەزیری دەرەوە یا وەزیری ئابووریا تەندروستی هیچ گۆڕانکاریەکی جەوهەری لە ناو سێکتەری ئەو وەزارەتە ڕوونادات. ئێستا سوێ لە برێڤمان بابەتی ڕوەندای هێنایەکایەوە وتی من زۆر دڵخۆشم هەموو هیوا ئاواتێکم ئەوەیە کە تارێک ببینم لە سەر پەڕەی یەکەمی ڕۆژنامەی دەیلی تەلەگرافی بەریتانیا ئەوە ببینم کە نووسرابێ یەکەم فڕۆکە بەرەو ئاسمان لە بەریتانیا و بەرەو ڕوەندا ڕۆیشت. یعنی تۆ بڵێ سبەینێ ئەو وەزیرە خارج ئەو وەزیری هۆمۆپیسە تازەی کە دانراوە بڵێ وەڵام من لەگەڵ قسەکانی ئەوانیم و یەڵا کاکە ڕێگەی دەریا و ڕێگەی هەموو ڕێگەیەکە گەێنەوە خەڵک بێتە بەریتانیا یا ئەو من وەزیری هۆمۆپیسی تازەم یەڵا ئیقامە دەم بە هەمووی هەر خۆتان باڕنەوە قسەیەکەن بێگومان نایکەن سیاسەتە و بەڕێوەبردننی دام و دەستگا کەسی خۆی ئەوێ و ئەڵبەتە ئەو بەڕێزە کە ڕەشی سوناک ئەو بەڕێزەی لا بردووە بەهۆی بارودۆخێک بووە کە بەسەری هاتووە بۆ ئاگداریتان ئەمە دووەم جارە ئەو بەڕێزە لە پۆستی وەزیری هۆمۆفیز دوورەخرێتەوە. جارەکەی تر کە تازە ڕەشی سوناک بوو بە سەرۆکۆزیران ئەو بەڕێزەی هێنایە پێشەوە بەهۆی چەند لێدوانێکەوە دووری خستەوە و ئەم جارانش بەهۆی چەند هەڵوێستێکەوە دوور خراوەتەوە. زۆرێک لە پەیجەکان ئەبینی ئەوانەیە کە پەیجی ئیسلامین وەلایەنگری ئۆردۆغانن ئەبینی کە نووسیویانە کە ئەم وەزیری هۆمۆفیسەی بریتانیا لەبەر ئەوە دوورخراوەتەوە کە گوایە پشتگیری فەڵەستینی کردووە و باپیرە گەورەی مسلمانە و نازام شووی بەجوور. ئەمانە ئەسڵ و ئەساسی نییە بەڕاستی، ئەمانە جۆرەشیکردنەوەیەکن بەڕاستی هی کەسانێکە کە زۆر نەخوێندەوارە بەڕێزان. ئەبێ ئێوەی هاوڵاتی ئێوەی ڕەوەندی کوردی ئێوەی خەڵکی دیاسپۆرا کورد لە بریتانیا وشیار بن و زۆر زیاتر لەوە بیر بکەنەوە کە کەسێک خاوەنی پەیجێکە چەند هەزار لایکێکی هەیە دێ بە ئارەزوی خۆی ڕاستی هەواڵەکە بە قوڵتانە بەپەلە زەنگێکی ئاوا لێدا نووسرا برێکینگ نیوز. ینی هیچ پێویست بەمە ناکا بەڕاستی. گۆڕانکاریەکە لە حکوومەتی بریتانیا ڕوویداوە وەزیرێکی هۆمۆفیز سۆی لە بەریڤمان لابرا وەزیرێکی کە خراوەتە شوێنەکەی. ئەو یاسایانەی کە حکوومەتی بریتانیا دایناوە بۆ 100 ساڵی ئایندە دڵنیاتانەکەمەوە هیچ گۆڕانکاریەکی بەسەرا نایە. ڕێز و سڵاو خۆشەویستی براتان جەبارشێخانی بۆ ئێوە هەتاوەکو ڤیدیۆیەکی تتکای و ڤیدیۆی بڵاوکەنەوە بۆی هیچ نەبێ ئەوانەی کە لە ناوخۆی بریتانیان ڕۆشن بیتن بن و وشیاتر بن و زیاتر ئاگایان لە هەواڵەکانی بریتانیا بێ. کاتێک شات.